ربيعي كري كعب خزمتكاري بيغمر بو صلى الله عليه وسلم زور جار خزمتي بيغمر يكرت روجي كان بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي داوام ليبكا سل اويش فرموي اي بيغمري خوا اسأل مرافقتك في الجنة سيد كم صحابي بيغمر صلى الله عليه وسلم پروردكان جاوازه اما چی داوایەکە یەکسەر داوای دنیایی ئەکەین بەڵام ئەو داوا ئەکات هاوڕێتی پێغەمبەر ببێ هاوڕێی پێغەمبەر ببێ لە بەهەشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فأعني على نفسك بكثرة السجود بۆ ئەوەی ببی بە هاوڕێم یارمەتیم بدە من شەفاعەتت بۆ بکەم تۆش سوجدە زۆر ببە بۆ ئەوەی ببی بە هاوڕێم یعنی زۆر سوجدە بردن ئەتکا بە هاوڕێی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم جگە لەوە خۆشەویستەکانم ئێستا دراساتی تازە خوێندنەوەی علمی تازە زانستی تازە دەری خستووە کە جگە لە سوودە قیامەتیەکان جگە لەو سوودانەی کە باسمان کرد کە ئەتکا بە ڕەفیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەوزی کەوسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێبەش نابی لە ئاگری جەهەنم ئەگەر خوا پەنامان بدا کردەوەی ترش نەبێ لە ئاگری جەهەنم ڕزگار تەکا سوجدە بەوەیە ئەناسرێتەوە مەلایکەکان ئەدناسنەوە سوجدە ئەو هەموو خێر و چاکەی هەیە ئەو هەموو پاداشتە گەورەی هەیە نزیکترین حاڵەتی ئینسان لە خوای تەعالاوە ئەو کاتەیە کە سوجدە ئەبا جگە لەوانە بۆ دنیایش سوجدە بردن سوودی زۆرە وەکو دراساتی علمی تازە دەریخستووە حتا تەنانەت هەنێکیان کافرن زۆرێکیش لە علەما دراستیان کردووە کە ئەوەی ئێوە سەرخەنە زەوی هۆکارێکە بۆ ئەوەی ڕزگارت ببێ لە نەخۆشی نەفسی چونکە ئەم هەموو شەحناتانەی کە ئێستا دروست بوون بە تایبەت لەم سەردەما شەحناتی مۆبایل و شەحناتی ئەجهیزەی کارەبایی و سەیار ئەو هەموو شتانەی کە ئێمە ناتوانین وازی لێبێنین دەور و بەرمانی گردووە لە ڕاستیە لاشەی ئینسان و مێشکی ئینسان ماندوو ئەکا ڕۆژانە بۆیە دائیمەن هەست بە بێتاقەتی ئەەکەی هەست بە خەم و خەفەتی ئەەکەی بەڵام کاتێ سوجدە ئەبەی ئەو شەحناتە سالیبانەی کە لە لاشەتایە لەگەڵ سوجدەکەتا دەرئەچێ هەتا تەنانەت زانایان وتویانە زانایانی با بڵێین غەربی نەک مسلمان وتویانە ئەو سوجدەیەش لەسەر خۆڵ ببرێ باشترە تا لەسەر زەوی ببرێ لەسەر فەرش و بەرماڵ و ئەمانە نەبرێ تەئسیرەکەی زیاترە وتویانە ڕوو بکەیتە ناوڕاستی زەوی زیاتر شەحناتەکان ئەبا و ناوڕاستی زەویش مەککەیە یا سبحان الله پاشان قازانجێکی زۆر زۆری هەیە بۆ چەندین نەخۆشی تر بۆ نەخۆشی هەندێک لە نەخۆشیەکانی چاو جیوب ئەنفی یعنی ئەوەی جیوب ئەوەی کە زۆرێک لە خەڵکی تووشێ بن حساسیەتی لوت و التیهاباتی لوت نەخۆشیەکانی سەر ئێشە زۆربیان بۆ چارەسەر ئەبن هەروەها زۆرێک لە نەخۆشیەکانی جومگەکان یعنی مەفاسیل بۆ نمونە ئەژنۆ ئەوانە چارەسەریان هەندێک جار یان زۆر جار لە سوجدەبردنایە و هەروەها ئەتپارێزێت لە مایەسیری و عیلاجێکی سەرەکیشە بۆ مایەسیری و هەروەها جوولەیەک و چالاکیەکە خاتە دەورەی خوێنەوە خولی خوێنەوە بۆیە ئینسان لە جەڵتەی خوێن ئەپارێزێ سوجدەبردن و مۆخی ئینسان ئۆکسجینێکی زیاتر مۆخی ئینسان و مێشکی ئینسان پێویستی بە ئۆکسجین هەیە لە کاتی سوجدەیە زۆرترین ئۆکسجین ئەچێ بۆ مێشکی ئینسان و لاشەی ئینسان ئیسراحەت بە عەزەڵات و ماسوولکەکانی ئینسان ئەدا و دەیەها قازانجی تری هەیە بۆ ئافرەتی حامیلە بۆ ئەو کەسانەی تەوازنیان تێک ئەچێ یعنی تەوازن بە ئینسانەدا وە قازانجی تریشی زۆر زۆرە ئەمە هەمووی ئەوە ئەگەیەنێ کە دینی ئیسلام حەقە خوا حەقە پێغەمبەری خوا حەقە چونکە سوجدە یەکێکە لە ڕوکنە ئەعزەمەکانی نوێژ کە ئینسانی مسلمان ئەوەی شوێنی خوا و پێغەمبەری خوا کەوتبێ ئەیبا